هێزەکانی پێشمەرگە لە سنووری مەخمور ئاماژە بۆ ئەوە دەکەن لە سنوورەکەیان جموجۆڵەکانی چەکدارانی داعش وەک پێشتر نەماوە و زۆر لاواز بوون و دەڵێن لە ئێستادا داعش شەڕی پێشمەرگەی پێناکرێت. لە بیدایەتێکە ئەو زەربەی لە دەڤەری بە تایبەتی مەغمور و گوێر کە بە داعش کەتیە یعنی داعش نزیکی 600 کەسیان زیاتر بەسەرەوە کوژراوە جگە لە بریندارش ممکنە 1000 و قسوور کەسیشیان بریندار بوو بن و 300 تا 400 کەسیش لاشەکەتە بەردەستی هێزی پێشمەرگە. لە سنووری مەخمورەوە بەرەو گوێر لەم سنوورەدا فڕۆکەکانی هاوپەیمانان ڕۆژانە بردومانی چەکدارانی داعش دەکەن. چەکدارانی داعش لە ترسی بردومانی فڕۆکە شوێنەکانی خۆیان بەجێ دێڵن و لە کاتی جموجۆڵیشیان پێشمەرگە تەقەیان لێ دەکات. ئەمە دیارە بۆری نەفتە، ئەم بۆریە نەفتەی تر ئەوان خۆیان بە هەر جۆرێ بیکەن بە ساروخ یا بیکەن بەو چەکانی کە خۆیان پێویستیانە تۆڕنە یەکەن پێشەوەی دواوەیشی تۆڕنە نەکراوە بەڵام چەند پەروانەیەکیان لێیاوە لەبەر ئەوەی زەختی ئەمە لەگەڵ خۆیان بیهێنێت بەڵام ئەم چەکانە هورەی ئێمەدا نابەزێن ئێمە بەم چەکانە هورەمان ناڕوخێ. جیاوازتر لە هەردوو میحوەری مەخمور و گوێر چەکدارانی داعش لە سنووری باشیقە جموجۆڵیان زیاترە. پێشمەرگەش هۆکارەکەی بۆ نزیکی ناوچەکە لە شاری مووسڵەوە دەگەڕێننەوە کە نێوان باشیقە و مووسڵ تەنها 10 کیلۆمەترە، بەڵام لەو سنوورەش پێشمەرگە هەر جموجۆڵێکی داعش ببینێت ڕوبەڕوویان دەبێتەوە. وەڵامی ئێمەش ڕەدفعلمان هەیە بە دۆشکە بە هاوان بە فڕۆکە بەردەوام ڕەدفعلمان هەیە. جموجۆڵیان وەکو جاران ماوە داعش لێ؟ نا زەعیف بووە داعش وەکو جاران نەما زۆر زەعیف بووە هەم لە ڕووی چەک هەم لە ڕووی تەقە و بردومان و ئەوانە زۆر زەعیف بووە. خۆرئاوابوون و هاتنی شەو بۆ پێشمەرگە ڕەنگە ناخۆش بێت، بەڵام دەتوانن بە وردی چاودێری سەنگەرەکان بکەن و تەنانەت لە شەوانیشدا چەکدارانی داعش بردومان دەکەن. کە لەگەڵ تەقەی ئەوان ئێمە وەڵامیان دەن وەکو دیتان کە قەناس فیشێکی قەناسیان بەسەر ئێمەدا هات تەقەیان لێکردین تەقە هەیە ڕۆژانە هەمانە 1 2 3 تا ئەمانە هاوەند دەخەن بە قەناس تەقە دەکەن بە دۆشکە تەقە دەکەن کە پێشمەرگەکان بەخۆشیەوە بەورەیەکی بەرزەوە بەردەوام وڵامیان داونێتەوە و کڕیان کردوون. بردومانی فڕۆکەکان لەو سنوورە هاوکاری زۆری پێشمەرگەی کردووە و زۆر جار لە شەواندا بردومانی فڕۆکەکان دەبێتە هۆی گرتێبەردانی زەویەکانی نێوان پێشمەرگە و داعش. ڕێوەرکاکەی یەنارتی بەرزایەکانی باشیقە